ويكمن جار الروتي آواي كردي لسر مستوى عالمي بناسره لسر مستوى ششكا دژمنانێکی زۆر تینی بۆ بێنن لەگەڵ هیچ لایەکیانە نەسوڵحێ چونکە لە بەرژەوەندی نییە و ئەمە شتێکی بۆ یەکەم جارەکە ئاوا حەدەسێکی وا ببێ ڕەوتێکی وا بەسیط لە کوردستانێکەوە بەڵام لە 11 زیندانە ئەفرادی زیندان کرابێ ئەوەی کە لە گوانتەنەمۆیە 5 کەس لەو برابەڕێزانە دەبێن و لە نەرویج لە سوید لە بەریتانیا لە ئەڵمانیا لە هۆڵەندا لە ئیتالیا لە سویسرا لە سووریا لە ئێران لە حکومەتی عەلاوی لە حکومەتی نووری المالکی یا لە زیندانی پوکا لە بەسرە هەروەها لە لای پارتی وێچێتی لای ئێرانی تاغوتیش لای ئێرانی مجرمیش ئەو برابەڕێزانە ئێستاش تەبعەنەوانەی تایە ماون جگە لەوانەی کە لە ڕەمەزانی ڕابردووە 16 ڕەمەزانە 12 کەسیان بەربوون 58 مانگ و 19 ڕۆژ بوو لە زیندانی ئەوەیە بە مەزلومی بردبوویانە سەر وای پەروەردگار پاداشتی ئەوانش بداتەوە و وایان بکا بە زەخیرەی قیامەتیان ئەو برابەڕێزانەی لە زیندانەکانان هەتاکو ئێستاش ورە بەرزن باوەڕیان بە هەبوونی خۆیان هەیە 3 کەس 4 کەس بیستومەکە لە زیندان بەربوو بن و باوەڕیان نەمابێ یان نەوێرن یان هیچ جۆرە ئیشارەتێک نەکەن بەوەی کە سابتن لەسەر ڕێبازی خۆیان یان دوانیان اعترافیان کردوێ و بەربوو بن لەو سیانە ئەوانی تر بە فەزلی خوای گەورەوەی لە زیندانایە ئەوەی بەو شروتە قورسانەش بەریان داوە دوای 4 ساڵ و 5 ساڵ هەمویان هەر لەوێ ماوە برای باشمان هەیە بەیەم ساڵیەتی ئێستا لە زیندانی پارتی هەیە و ئێمە قەناعەتیشمان وایە بەو دید و تێڕوانینەی کە فێر بووین وای پەروەردگار بۆی هیدایەتی داوین باوەڕمان وایە ئێمە کۆمەڵە موسڵمانێکین باوەڕمان وایە کە ئیسلام دینی ئومەتێکە بە بزاوێکی شیاو ئەم جاهیلیەتە ئەگۆڕێ تا خواپەرستی دادپەروەری لە دارالئیسلامێکە ئەچەسپێ بۆ هەر یەکێکیش لەمانە ئێستا الحەمدلله کتێبمان لەسەری هەیە